بەڵێ بابەتە یاساییەکان و مژاری پرسی کورد و هەروەها چارەسەرکردنی بە شێوەیەکی یاسایی مژاری گەرمی ڕۆژەوی تورکیا بۆیە ئێمە ئەوڕۆ میوانێکمان دەبێت کە زیاتر یاساییە بەڕێز حوسێن کایە سەرۆک کۆمەڵی لێکۆڵینەوەی دادوەری لە ستودیۆ لەگەڵ منە ئەم بابەتە لەگەڵ ئەو دەوروژێنم ساین کایە هۆش geldin دەخوازم دووارە یاسایی دا هەند تشتا پرسکم نامزەت هەنە و هەف پەیمان هەنە ون گوتنên wan çawa لە دەستپێکدا لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ ئامۆزاکانم و ڕێز و سڵاوم بۆیان هەیە برایانی کوردمان کە لە ڕووی مێژوویەوە ئامۆزای ئێمن سڵاویان لەبێت دووبارە ئێستا بەر لەوەی وەڵامی پرسیارەکەتان بدەمەوە پێشتر دووجار بەشداریم لەم کەناڵەدا کردووە و ئەمڕۆ سێیەم جارە ئەو کاتێکەوە قسەمان کردووە ئێستا دەمەوێت هەندێک قسە بکەم وەکو زیادە بۆ ئەو قسانەی ڕابردووم یەکەمیان ئەوەیە نەتەوە جیاوازەکانی ئەم جوگرافیایە بەر لەوەی ڕوبەر و قسە بکەن پێویستە پشتیان بە یەکتر ببەستن و کەشێکی لەم جۆرەیە بێنە ئاراوە لە سەرانسەری ئەم جوگرافیایە هەموومان مافی خۆمان هەیە هەروەها چاوەڕوانیمان هەیە دووەمیشیان وەکو مرۆڤی جوان و وەکو مرۆڤێکی جوان و ئازا سەلاحەدین ئەیوبی پێویستە ئەم بارودۆخە نیگەرانیە کە ئەو هەیەی ئێستا بۆ ئازادی بگەڕێنینەوە و گۆڕانکاریەکی هزری بکەین بۆیە کاتێک دەست بە چەندین زیزبوونی مێژوویی دەکەین پێویستە سوزڤێردی و سەلاحەدین ئەیوبی منداڵەکانی ئەوان ئێمە وەکو منداڵانی ئەوان پێویستمان بە ئاشتی خوازی هزری هەیە و پێویستە ڕنگدانەوەیشی بەسەر ئەمڕۆماندا هەبێ وەکو جوگرافیا پێویستمان بەمەیە دوای ئەمانە لە وڵاتەکەماندا سیاست کە پەیوەندیدارە بە دەستور و یاسای پارتە سیاسیەکان چەند کەم و کورتێکی تێدایە ماوەیەکی درێژیشە پێویست بوو گۆڕانکاریدا بکرێت و هەموار بکرێت چەندین پارتی سیاسیش باسی ئەمەیان کردووە حکوومەتەکانیش بە هەمان شێوە باسی ئەمەیان کردووە بەڵام بە شێوەیەکی تەواو نەکراوە کەشێکی یاسایی و دادپەروەرانە بۆ ئەمە بدۆزرێتەوە ماوەش سیاستوانان بەر لە هەڵبژاردنەکان ئاماژەیان پێداوە بەڵام دوای هەڵبژاردنەکان ئەمەیان لە یاد کردووە بە هەمان شێوە ئۆپۆزیسیۆنیش هەمان شتیان کردووە و نەکراوە بە شێوەیەکی ڕوون دەستورێکی هەڵبژاردن و یاسایەکی هەڵبژاردن و یاسایەکی تایبەت بە پارتە سیاسیەکان بنووسرێتەوە لە ڕووی دیموکراسیشەوە چەندین کێشەی جیاوازمان هەیە و سەرڕای ئەمانە باشترین ئەو خۆی کەوا لە ڕووی دیموکراسیەوە هەمانە ئەنجامدانی هەڵبژاردنەکانە لە هەمان ئەو بەروارەی کەوا دەستنیشان کراوە و قبولکردنی هەموو لایەنەکانە سەرڕای هەموو ئەم کەم و کورتیانە تورکیا لەبارەی پرسی ویژە دزانن دەسەڵات دوو هەفپەیمانên بەهێز هەنە ئەنجام چ بە برابە گەلۆ هەردوو ئالیجی دە ئەنجامان قبول بکەن لەبارەی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە بەڵێ وەکو ئاماژەم پێدا ئەنجامی هەڵبژاردنەکان من گومانێکم نییە لەوانەیە لە سۆشیال میدیاوە یاخود لە ڕۆژنامەوانەکانەوە چەندین بۆچوونی جیاواز هەوڵ دەدرێت دروست بکرێت لەبارەی سەرکەوتنی دەسەڵات و ڕەتکردنەوەی ئەم ئەنجامە
لەن ئۆپۆزیسیۆنە یاخود بە پێچەوانەوە تورکیا کێشەیەکی لەم جۆرەی نییە دەسەڵاتیش باوەڕم وانە بۆ چونێکی وابێ هەبێ فەرموو بەڵێ لە تورکیا پێگەیشتنێکی باشی دیموکرات هەیە کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کەوا ئۆپۆزیسیۆن و دەسەڵات سەر لە خەڵک بدەنەوە و بۆیە ناتوانێت بۆ چونی من ناتوانن هەنگاوێکی نادیموکراتیانە بنوێنن و خەڵکیش باوەڕم وایە کە خەڵکیش ڕێگری لەمە دەکات ون حقوق ناسن ez dixwazim vê bêjin di rojevê de hin dosya tên rojevê wek navê Selahattin Demirtaş wek Osman Kavala hin dosyayên din jî hene biryara dadgeha mafê mirovya Ewropa hebû aliyê opozisyon dijbere dibêje eger em bûn desthilat em ê wana azad bikin دوارێ یاسایی دا ون vê çawa dibînin بەڵێ لێرەدا پرسی ئازادیەکان و یاسا نێودەوڵەتیەکان بەداخەوە ئەوەی کەوا ئێمە بەڵێنمان پێداوە بەهۆی سەختی سیاسەتەوە بەهۆی کاریگەریەکانی سیاست بەسەر دادگاکانەوە نەمانتوانیوە ئەمە وەکو ڕاستێک بخێنە ڕوو چونکە سیاست کاریگەری بەسەر دادپەروەریدا هەیە سەرڕای ئەمەی کە سەرجەم دەسەڵاتەکان ئاماژەیان پێداوە بەڵام دەسەڵاتی ئێستاش لەبارەی بێلایەنبوونی دادگاکانەوە هەستیاری هەیە و چەندین ساڵە لەبارەی دادگای باڵای ئەوروپا و دادگای دەستوری تورکیا هەموو ئەم بڕیارانە بەهۆی هەڵوێستی سیاسیەوە ئەنجامیان نییە ئەمەش وەکو بەر لە ئێستا ئاماژەم پێدا ئەنجامدانی هەڵبژاردنەکان کە ئەمەش تەقامگیری هەیە و جێگەی دڵخۆشی ئێمەیەوە بە هەمان شێوە دەبێت لەبارەی جێبەجێکردنی یاساکان هەمان مێرنێکی وها هەیە ئالی ئۆپۆزیسیۆنێ دەبێژن دادگەه بوونە سیاسی بەڵێ بەڕێژەیەکی گەورەشێوەیەکی گەورە بەڵێ ئەمە دیارە بەڕێز جوتیار بەڵێ مانای ناوەکەش زانی بەڕێز جوتیار ئێستا ئۆپۆزیسیۆن باز لەوە دەکات کاتێک دێتە دەسەڵات کاڤاڵا و سەلاحەدین دەمیرتاش ئازاد دەکات و بەڵێنی ئەمە دەدات ئەمەش وەکو هیوایەک دەخرێتە ئاراوە بەڵام هەر کەسێک بێتە دەسەڵات کاتێک دەڵێت ئێمە هەگەر بێت و ئێمە بین ئەمە ئازاد دەکەین ئەمە بە هەمان شێوە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە مانای ئەوەیە کە دەستدرێژی دەکرێتە سەر دادگا و تێکەڵی دادگا دەکرێت چونکە هەموو پارتە سیاسەکان خۆتان دەزانن چونەتە نێو دوو هاوپەیمانەتی جیاواز لە ڕووی دیموکراسیەوە هەردوو لایەنیش لەم باوەڕدا نین کەوە ئەمە شتێکی زۆر باشە و هەموو پارتە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان بەرپرسیارەتیان وەرگرتووە ئەمەش لە ڕووی ئایدۆلۆژی یاخود پارتە سیاسی و دیسیپلینەکانەوە لەوانەیە ڕەخنەی لێ بگیرێت بەڵام هەمویان هەوڵیان داوە لە هەندێک داواکاری خۆیان بکشێنەوە و لە خاڵێکی هاوبەشدا کۆ ببنەوە لە پێناو یەکسانی هاونیشتیمانیان و خۆشگوزەرانی و پێکەوە هاتوونەتە ڕێیەک و بەردەوامن لەو ڕێەوە ئەمەش مایە دڵخۆشیە ون دزانن لە هەر وڵاتێک یاسا گرنگ دەستورە نەها ئەگەر دەسەڵات جارەکەدن بوو دەسەڵات گەرو دەستورێکە سڤیل چێ بکە یان ژی پلانێکی وان وا هەیە یان نینە بەڵێ
پرسی دەستور زۆر ڕەخنەی لێ دەگیرێت و گفتوگۆی زۆری لەسەر و ئاماژە بەوە دەرێت کەوا لەلایەن کودەتاچیەکانەوە دانراوە و هەوڵ درراوە و داوا کراوەکە گۆڕانکاری و هەموار بکرێتەوە بەڵام تەنانەت ئەو مافانەی کە لەنێو دەستوری تورکیادا هەیە نەیانتوانیوە جێبەجێ بکەن ئەو دەستوری کەوا کەنعان ئەڤران نووسیویەتی بۆ نمونە ئازادی ڕادەربرین و چەندین مافی جیاواز سەرجەم دەسەڵاتەکان ئاماژەیان بەوە کردووە کە ئەم دەستوری کودەتاچیەکانە بەڵام زۆربەیان نەیانتوانیوە تەنانەت ئەم مافانش بۆ نمونە خۆڕێخستن و ئەنجامدانی چاڵاکی و ئازادی ڕادەربرین بۆ خەڵک فراهەم بکەن واتە دەستوریان جێبەجێ نەکردووەتەوە بۆیە ئەمە وەکو گوتەیەکی بەتاڵ و بێمانە دەبیندرێت و لە دێر زمانیشەوە بەم شێوەیە هاتووە لە تورکیادا سەرجەم پارتە سیاسەکان لە ئاک پارتی و هەدەپە و جەهەپەوە هەموو پارتە سیاسیەکان ئاماژەیان بەوە دابێت کەوا دەستورێکی زۆر باش دەنووسینەوە کاتێک تەماشای ئەم ئاست و توانایە دەکەین ئەمە بەپێی پێویست نییە تورکیا پێویستە لەسەر دینامیکی مێژووی خۆیەوە دەکرێت بێ ئەوەی دەستوری وڵاتێکی دیکە وەربگرێت وەکو نمونە ناکرێت و دەکرێت لە ڕێی کەلتوریەوە لە ڕێگەی جوگرافیاکەوە دەستوری خۆی بچێتەوە دەبێ وەرە جێبەجێکردن بەڵێ پێویستی بە جێبەجێکردن هەیە پێویستە سیاسیەکان پەیوەندیەکی ڕاستە و خۆیان لەگەڵ جیهانەوە نەبێت دوو کێشە هەیە بۆ سیاسەتوانان کەوا کێشەیە بۆ ئەوان یەکەمیان ڕێزگرتنی خەڵکە و بۆ نمونە سەرکەوتن لە هەڵبژاردن و بەدەستێنانی دەستکەوتی ئابووری و چەندین کاری دیکە ئەمە ئیشی سیاسەتوانان نییە پەیوەندی بە سیاسەتەوە نییە ئەمانە تێرمی هاوبەشی مرۆڤایەتی ئەوەیە کە سوودت هەبێ بۆ مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی سیاسەتوانیش دەبێت بە ئاسترین بە باڵاترین ئاست بتوانێت هەموو ئەمانە بەکار بهێنێت بۆیە لەسەر ئەمانە کاتێک سیاسەتوانان واز لەمە بێن و ببن بە هاوڕێی دڵەکان و جیاکاری نەکەن و هەموو ئەو بڕوایانەی کەوا چەق بەستویی تێدایە لە نێو فکر و مێشیدا بەلاوە بنێت وەکو یونس ئەمرە بێ وەکو ئەحمەدی خانی بێت دەکرێت بە ئەوەی دەستورێک هەبێت خەڵک بە شێوەیەکی ئارام بژیت مێژوش دووبارە پێمان دەڵێ کە ئەمە دەکرێت بنووسێتەوە گەلێک خۆش گوت یا گرنگ ئەڤە نها دەسەڵاتێن نەها ئەگەر بوو دەسەڵات گەل و دێوان هەمیان چارەسەر بکە بەڵێ دەمەوێت بەم شێوەیە وەڵامت بدەمەوە من بەر لەوەی هاوپەیمانەتیەکان دروست بێت لە ساڵی 2014 و 15دا وەکو مافناسێک ئاماژەم بەوەدا بوو کە ئاخۆ هاوپەیمانەتیەکانمان پێویستە یاخودنا پەیوەندیشم بە سیاسەتەوە هەیە بێگومان دەزانن هەروەها لەگەڵ بەڕێز ئەردوغان و بەڕێز کلشتەرۆغڵو یەکتر دەناسین و ئاڵوگۆڕی بۆچوونمان هەبووە ئەم کێشەیە ئەم پرسە نە ئەردوغان و نە کلشتەرۆغڵو هەردووچیان لە توانای خۆشگوزەرانی خەڵک و ئاساییکردنەوەی باردۆ خەڵک دوورن بەڵام ئێمە پێویستمان بە ئاسایی بوونەوەیەک هەیە بۆ ئەوەی بتوانین چاو قاوەیەک هەیە بەڵێ ئاسایی بوونەوە ئومێدی ئاسایی بوونەوەمان هەیە ئەمە ئومێد خوازین ئەمە هەبێ پارتە سیاسیەکان لەوانەیە کاریگەریان بەسەر هەبێ بۆ نمونە جگە لە جەهەپە و جگە لە بۆچوونەکانی من باوەڕم وایە کلشتەرۆغڵو کەسایەتێکی گرنگە جگە لەوەی باس لە جەهەپە بکەم تورکیا کلشتەرۆغڵ دەتوانێت مامەڵە لەگەڵ بەها سەرەتاییەکانی تورکیا بکات بەها گرنگەکان و برەماکانی تورکیا بکات چونکە تەمەنی 70 ساڵە و تا ئێستاش هەوڵ دەدات شتێک فێر بێت ئەو شتانێکەوە لایەن ئەک پارتیەوە تاقی کراوەتەوە دەکرێت کلشتەرۆغڵ بە باشتر
ئیدارەیان بکات ئەگەر هاتو ئاک پارتیش سەرکەوتوو بێت پێویستی بەوەیە کە وانە لە سەرجەم ئەو رەخنانە وەربگرێت کە ئاراستەی کراوە gelek spas û demê xwe bo me vexind gelek spastan دەکەم بۆ ئەم دەرفەتە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سپاس